بەخێر بێن بۆ زانکۆی قەیوانی نێودەوڵەتی کە فرانچایسی زانکۆی تەکنەلۆجی مالیزیە UTM. ئەم زانکۆیەمان لە ساڵی 2010 دامەزرێنرا سەر بە گروپی کۆمپانیەکانی قەیوانە و یەکێکە لە ناوەندە نێودەوڵەتیەکانی خوێندن کە یەکەم جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق بەگشتی کە زانکۆیەکی نێودەوڵەتی کە لە سەد نێودەوڵەتیە و بڕوانامەیەکی نێودەوڵەتیەدا بە خوێندکاران و بڕوانامەیەکی ناوخۆییش کە بریتێ لە زانکۆی قەیوان ئەدرێت بە خوێندکارانەکانمان و بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ 2010 ساڵی خوێندنی 2010 خوێندکارانمان هەیە کە بریتێ لە دوو کۆلێجی سەرەکی و کولی کۆلێجێک دوو بەشی تایە کە بریتین لە بەشی ئەندازیاری پرۆگرام سازی سۆفتوێر ئینجینیرینگ و تۆڕەکانی کۆمپیوتەر و سکیوریتی کۆمپیوتەر نێتوۆرکس ئەند سکیوریتی و HR هیومەن ریسۆرس سەرچاوە مرۆییەکان و مەنیجمنت دیڤلۆپمنت بەڕێوەبردنی کار و گەشەپێدنی بەڕێوەبردن. بیناکەمان بریتێ لە سێ نهۆم کولی نهۆمێک چەند ئۆفیسێکی بەڕێوەبردنی تایە و چەند هۆڵێک و تاقیگەی تایە بۆ خوێندکاران کە بەکاردێتەوە 24 ساعتە خزمەتگوزاریمان هەیە لێرە گوزاری ئینتەرنێتمان هەیە بەردەوام بۆ خوێندکاران بۆ گشت ستاف و مامۆستا ئەکادیمیەکانیشمان و بە خۆشحاڵیەوە ئێمە سەرەتا دەستمان پێکرد بە 4 بەش لە زانکۆکەمان و لە داهاتووە ئیشەڵا 4 بەشی کەمان ئەبێت لە ئەندازیاری و لە هەوڵین کە بتوانین بەشی تەندروستیەکانیش بکەینەوە لێرە لەگەڵ چەند زانکۆیەکی ترا ڕێکەوتنامەمان هەبێت. طبعا ئەمانە هەمووی بە سەرپەرشتی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێمی کوردستانە بەڕێز وەزیری خوێندنی باڵا پشتگیریەکی تەواوی کردین و هەوڵێکماندا کە بە بەردەوامی ئێمە بۆ ماوەی تقریباً ساڵ و نیوەک بۆ 2 ساڵ کارمان لەسەر ئەم ئیشە کرد تا توانیمان جێبەجێ بکەین و سەرکەوتوو بێت تا ئێستا لەخوا بەزیا بێت توانیمان سەرنجی خوێندکاران ڕابکێشین بۆ زانکۆکەمان و بە بەردەوامی لەوەیان کە زانکۆکەمان فراوان بکەین و بەشەکان زیاد بکەین و لە داهاتووشە پرۆگرامی خوێندنی باڵامان هەیە کە بریتێ لە ماستەر و لە دکتۆرا. The vector we need to transform to matrix form. Okay, so you see. My name Professor Dr. Habibullah Harun. وەک سەرۆکی زانکۆی قەیوان پرۆفیسۆر حەبیبوڵڵا بن هارون پێم خۆشە ئاماژە بەو سوودانە بکەین کە فێرخوازانی کوردستان ئەتوانن وەری بگرن. لەو پرۆگرامەی ئێمە ئۆفەری یەکەین. زانکۆکەمان وەک لقێکی زانکۆی UTM کە زانکۆیەکی نێودەوڵەتیە دامەزراوە. خوێندن لە زانکۆی قەیوان واتە خوێندن لە زانکۆیەکی نێودەوڵەتی. ئەڵێن ئەدەین وەک سەرۆکی زانکۆ وەک زانکۆی UTM هەمان کوالێتی و ئەزموون و پرۆگرامی خوێندنی زانکۆی UTM پێشکەش بە فێرخوازانی زانکۆی قەیوان دەکرێت. هەرچەندە زانکۆی UTM زۆر دوورە لێرەوە، بەڵام ئێمە هەمان پێداویستی و ستافی وانەوتنەوەی زانکۆی UTM-مان لە زانکۆی قەیوان دابین کردووە. ئێمە بە دڵنیاییەوە مامۆستای ناوخۆیمان دابین کردووە کە بە هەمان کوالێتی ستافی مالیزی ڕاهێنانیان پێکراوە. دووبارە بەخێر بێن بۆ زانکۆی قەیوان. So again, welcome to Qaiwan University, the UTM experience. ئەمە نهۆمی زەمینی زانکۆکەمانە کە پێک هاتووە لە ئیستعلامات لێرەیە پرزگەیە بۆ زانیاری بێدان بە خوێندکاران و بە میوانە بەڕێزەکان کە هێن سەرەتا سەردانی پرزگا ئەکەن و لەولا لە لای چەپی خۆم بڵین کافتریای خوێندکارانە. ئەمە ئێرە لە پشتمانەوە ئەم دەرگایە لێرەیە کتێبخانەی گشتی زانکۆکەیە. لەم لایەیان بەشی کارگێڕیمان هەیە و کاروباری خوێندکاران و لێرەشا بەشی داراییمان هەیە کە قاتی زمینی لێرە بڵین ئەرزەکەیان قاتی یەکەم نهۆمی یەکەم
بریتێ لە بەشە کارگێڕیەکانی زانکۆ و لێرە چەند شوێنێکمان داناوە بۆ دانیشتن و ئیسراحەتی خوێندکاران لە کاتی ڕێستەکانە لە بینی وانەکان. ئەو هۆڵانە کە دیزاین کراوە یاخود ئەو ئامێرانێک کە لە ناو هۆڵەکاندا هەیە هەمووی ئامێریانی سەردەمیانەیە کە بەستاندارتێکی نێودەوڵەتی دیزاین کراوەتەوە چ لە ڕووی وایتبۆرد و دێتە شۆ و پرۆجێکتەرەکانی کە هەمانە و تەمان سیستمی ساردکەرەوە گەرمی بیناکەمان 24 ساعت ئەو خزمەتگوزاریە گەێنێ بە خوێندکارەکانمان بۆی ئەوەی کێشێکی ئارام دروست بکەین لە ناو بیناکەیە و ئەو تەکنەلۆژیای کە بەکارێتەوە لە هۆڵی خوێندەکان یاخود لە تاقیگەکانە کە هەمانە بۆ بەڕێوەبردنی وانەکان هەمووی لەسەر ئاستی لەسەر ستاندەردی نێودەوڵەتی لەسەر ئەو ئاستە دروست کراون و هەمووی ڕەچاو کراوە لەو خاڵانەیە کە بەکارێتەوە تایە. ئەم بەشی کارگێڕی زانکۆکەمانە لەگەڵ کاروباری خوێندکاران کە بریتێ لە کاونتەر 1 و کاونتەری 2 خوێندکاران هەر زانیاریەکیان بوێت لە ڕووی تۆمارگاوە لە ڕووی کاروباری خوێندکاران لە ڕووی کارگێڕیەوە سەردانی ئەم هۆبەیە ئەکەن لە 4 بەش لێریا پێک هاتووە کە فەرمانبەرەکانمان لێرە کار ئەەکەن بۆ خۆیان لە سەرەتای دەوامەوە تا کۆتایی هەر فەرمانبەرێک بەرپرسە لە کارێکی تایبەت بەخۆی لەگەڵ لێرەشە ژووری بەڕێوەبەری کارگێڕیمانەیە زانکۆکەمان لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی کە فرانچایسی UTM زانکۆ مالیزیەکەمان گەشەپێدانێک هەیە لە ڕووی کتێب و سەرچاوەکان کە خوێندکاران بۆیان هەیە بەکاری بێنەوە و سیستمی خوێندەکەیان پێویست ئەکات کە خوێندکار دایمە لە کتێبە بگەڕێت بە دەر لەوەی کە تەکنەلۆژیا بەکاربێنێتەوە کە بریتێ لە ئینتەرنێت. تەمان هەموو بابەتێک کە لێرە ئەخوێنێت لەم زانکۆیە سەرچاوەکانیمان بۆ ئامادەکردوون لێرەیە هەمووی حازرە بە پێی ژمارەی خوێندکاران کە هەمانە بە دەر لەوەش هەنێ کتێبی کەمان داناوەتەوە و سەرچاوەیەکی زیاتر بۆی دەوڵەمەندکردنی زانیاری لەلایەن خوێندکاران لەلایەن مامۆستایانەوە. تەمان زانکۆی قەیوان ئەم کتێبخانەی دروست کردووە شوێنی خوێندنی تایبەتی تایە لێرە بۆ خوێندکاران ئەتوانن بە تیم بە گروپ دابنیشن لە کاتی سراحەتە لە کاتی گەڕاندا بە دوای سەرچاوەیە لە کاتی جێبەجێکردنی ئەرکەکان کە پیان ڕائسپێرێت لەلایەن مامۆستاکانەوە و ئەو کەسێک کە بەرپرسە لێرە لە کتێبخانەکەمان کەسێکی مالیزیە شارەزایی تەواوی هەیە لە بواری کتێبخانەیە و چۆن گەڕان بە دوای کتێبە و چۆن سەرچاوەکان بخاتە بەردەستی خوێندکارەکان. کتێبخانەکەماندا تەبان چەند فاسیلیتیەکمان بۆ خوێندکارەکان ئەمە دابین کردووە کەویش بریتێ لە خزمەتگوزاری وایفای بەردەوام لێرە خوێندکار بۆی هەیە وایفای بەکاربێنێتەوە لەگەڵ ئەوەشا کە ئەو کتێبانی کە هەمانە لێرە دانراون بە دەر لەوەی کە بە چاپ دانراوەتەوە کە چاپ کراون بە هارد کۆپی تەمان مەجموعەی لاپتۆپیش دانراوەتەوە لەویا بۆی خوێندکاران بتوان لە کاتی ڕێستا ئەگەر لاپتۆپی خۆیان پێ نەبێت و پێویست بگەڕێن لە ئینتەرنێتە بە دوای سەرچاوەیەکە یاخۆت بە دوای بابەتێکە دەتوانن لاپتۆپەکانی کتێبخانەکە بەکاربێنەوە بۆ سوودوەرگرتن لێی و گەڕانی زیاتر. لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی UTM Franchise احتیمامێک دراوە گرنگیەک دراوە بە کافتریا بۆ خوێندکاران کە شوێنێکی ئیسراحەتە بۆ خوێندکارەکانمان لە کاتی ڕێستا لە کاتی بینیوانەکاندا بە تایبەتیەوەی کە خوێندکارانی ئێمە لە کاتژمێر 8 بەیانیەوە لە زانکۆ دەبن تا دەوری سعات 4 عەسر داوامیان ئەبێت لە بینەکە ئێمە لە سعات 12 بۆ 1 و کاتی ڕستی نانخواردنە بۆ گشت ستاف و خوێندکارەکان کەوانیتیان ناخوێنێت ئەو کاتژمێرە بۆیان هەیە سەردانی کافتریا بکەن و کافتریا بەڕێوە برێت لەلایەن کەسانێکی شارەزاوە لە بواری کافتریا و چێشلێنان و چێشخانەکاندا و خۆمانۆک و بەشی کارگێڕی سەرپەرشتی ئەەکەین و بەردەوامی چاودێری یەکەین و ئاگایەکمان لیانە بۆ خزمەتگوزاری زیاتر بگەینین بە خوێندکارەکان. زانکۆی ئێمە بەشێکە لە زانکۆیەکی باوەڕپێکراو کە دەیان ساڵە هەیە وەکو زانکۆ دامەزراوە لە سەرەتای هەفتاکانەوە. بەڵام خودی UTM مێژوەکەی گەڕێتەوە بۆ پێش ئەوەش یعنی گەڕێتەوە بۆ 100 ساڵەمەوە بەر کە یەکەم جار وەکو پەیمانگایەک دامەزرا ئەنجا گەشەی کرد پێ بە پێ وردە وردە هەنگاو بە هەنگاو توانی خۆی بسەلمێنێ ببێ بە زانکۆیەکی باوەڕپێکراو لە سەرەتای هەفتاکانەوە. جا لە سەرەتای هەفتاکانەوە تا ئێستا زانکۆی UTM یەکێک لە زانکۆ بەناوبانگەکانی ئاسیا هەروەها خوێندکاری ئەوروپی و ئەمریکیش لەوێ ئەخوێنن
ئەم تاقیکردنەوەیەکی زۆر دروستە خۆزگە 5-6 ساڵەمە بەر بکرایە بەڵام کە ئێستش کراوە لە کوردستان سوودێکی زۆر ئەگەیەنێت بۆ نمونە سوودەکەی یەکێ لە سوودەکانی چییە؟ هەر لە ئێستاوە ئێمە ئەتوانین پرۆگرامی یاخ بەرنامەی ماستەرمان هەبێ لەگەر بەرنامەی دکتۆرا بە شەرتێک بیسەلمەین کە ئێمە وەکو زانکۆی قەیوان ئەتوانین ئەو شێواز و سیستەم و هەروەها بەرنامە ئەکادیمیەکانی UTM لێرە پیادە بکەین بۆ معنایە ئێمە پێویستیمان بەوە نییە 4 ساڵ تەواو بێت و چەند دەورەیەکی بەکەلۆریەس تەواو بێ بۆ ئەوەی بتوانین ماستەر دکتۆرا دەست پێ بکەین ئێمە لە ئێستاوە ئەتوانین ئەوە بکەین بەڵام پێویستیمان بۆ هەیە بۆ UTM خۆی بیسەلمەین کە ئێمە ئەتوانین وەکو خۆیان ئیشکەین جا ئێمە ئێستاکە لەو مەرحەلەیە بەڵام وەکو دەستمان پێ کردووە هەوڵێک و کۆششێکی زۆر ڕێکوپێک و سیستماتیک و هەروەها زانستی لە ئارایە هەیە بۆ پێگەیاندنی خوێندکارەکانمان جا ئامانجمان زۆر بەرزە هیواکانمان زۆر گەشن هەروەها نیازمان هەیە بچینە مەیدانی منافسەوە لەگەڵ باشترین زانکۆ کە لە کوردستان کامەیە ئێمە لەگەڵ ئەوانە منافسەکەین ئێمە کۆرسەکانمان لێرە دیزاین ناکرێت کۆرسەکانمان UTM مالیزی دیزاینیەکە پرسیارەکان ئێمە داینانین لە UTM دایانرێ و هەروەها خوێندکار وەکو خوێندکاری UTM مالیزی تەعاملی لەگەڵا ئەکرێ و نمرەدانانیش هەر بەپێی ئەو ستاندەرد و پێوانای ئەبێت کە لەوێ پیادە ئەکرێت من ناوم زەهرانەبیلە خوێندکارم لە زانکۆی قەیوان لە هەمان کاتیشا نوێنەری خوێندکارانم لە بەشی گەشە پێدانی سەرچاو مرۆییەکان من حەزەکەم ئاماژە بکەم بە هەندێ لە بەشەکانی زانکۆکەمان ئەگەر بەراوردی بکەیت بە زانکۆکانی تر لەم ناوچەیە و بگرە لە وڵاتەکەشە ئەم بەشانە لە زانکۆکانی تر دەست ناکەوێ ئێمە بەشی گەشە پێدانی سەرچاو مرۆییەکانمان هەیە لەگەڵ تەکنەلۆجیای بەڕێوەبردن وەکو ئاماژەم پێکرد ئەم بەشانە زۆر تازن لەم ناوچەیە و بێگومان ئەم بەشانە دەتوانن زۆر هاوکاری ببەخشن بە وڵاتەکەمان لە ئایندەیە کە خوێندکارەکان بڕوانامە بەدەستهێنن و ڕاستە ئەو دوو بەشە و بەشەکانی تر لە خوێندنە نزیکن لە یەکەوە بەڵام کە بڕوانامە بەدەستهێنی ئیشەکان زۆر جیاوازی هەیە لە کەرتی تایبەتە یان لە کەرتەکانی تر کە دەست ئەەکەی بە ئیشی خۆت بێگومان ئەم دوو بەشە زۆر گرنگن لە کۆمپانیا و کەرتە تایبەتەکانە بۆ نمونە ئەگەر سیر بکەین لە زۆربەی کۆمپانیاکان بەشی سەرچاو مرۆییەکان نییە کە تایبەت بن بەو بوارە و زۆربەیان دەرچووی بوارێکی ترن و لەو شوێنەیە دامەزرێن بۆیە زۆر گرنگە لەو بوارەی کە خۆت بۆت خوێندووە کار بکەیت من پێم وایە ئەوە زۆر باشترە ئەو بوارەی کە خۆت بۆت خوێندووە هەر لەو بوارەشا کار بکەیت من ناو نەبیل نورەدینم تەلەبەی مانجمنتم لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی کە بە یارمەتی زانکۆی UTM نێودەوڵەتی دروستکراوە لێرە زۆر مرتاحم لەبەرەوەی چەند مامۆستایەکی زۆر زیرەکمان هەیە کە زۆربەی مامۆستاکانمان شادی نێودەوڵەتیان هەیە و لە زۆربەی وڵاتەکانی عالەم دەرسیان وتۆتەوە ئەو تەجروبە و زانیاری کە لە دەرەوە وەریان گرتو بە ئێمە ئێڵێنەوە و ئەو کەڵچەر و هەموو ئەو زانیاریانی کە پێیانە بە ئێمە ئێڵێنەوە یەک شتێکتریش زۆر دڵخۆشم لەگەڵا لە زانکۆی قەیوان ئەویش ستافەکەیەتی ستافێکمان هەیە زۆر بەردەستن دایم ئەتوانی هەموو کاتێک بڕێ بۆ لایەن هەر شتێک پێویست بێت
زۆر یارمەتی دەرن گوێمان لێگرن یعنی یەکێک لە مشکلەکانی زانکۆکانەوەیە کە زۆر ناتوانانی لەگە ستافەکانە تەعاملکەی بەڵام لێرە شتە زۆر خۆشە لە بەرەوەی توانین هەر کاتێک بمانەوێت هەر شتێکمان بوێت لە هەموو کاتێک توانین لەگە ستافەکە قسەکەین و یارمەتی دەرمانە بن بەس دوو گوێمان لێگرنەوە شتێکی زۆر خۆشە هەست بکەی لە شوێنێکای گوێت لێژیرێت. من پرۆفیسۆر نور ئەزما لە مالیزیاوە هاتووم. من بەڕێوەبەری زمانی ئینگلیزیم لە زانکۆی قەیوان. ئامانجی ئێمە بۆ خوێندکارانمان ئەوەیە کە بتوانن لەسەر ئاستێکی بەرز بە زمانی ئینگلیزی قسە بکەن و بتوانن بە ئینگلیزی قسە بکەن و بزانن کە لە بەشی ئەکادیمی بتوانن وانەکانی خۆیان بەباشی بخوێنن. لەم زانکۆیە هەموو وانەکان بە ئینگلیزی ئەوترێنەوە بۆیە زۆر گرنگە خوێندکارەکان لە ئینگلیزیا باش بن پێشەوەی دەست بکەن بە مەنهەجەکانیان لە زانکۆکە. ئێمە لێرە IEP مان هەیە کە خوێندکار ئەوانەی ئینگلیزی نازانن پێویستە 3 مانگ ئینگلیزی بخوێنن. ئەبێ هەموو خوێندکارێک لە 8:30 بەیانی تا 4:30 ئێوارە وانەی ئینگلیزی بخوێنن. خوێندکارەکان هەموو ڕۆژێیان وانەکانی خۆیان وەردەگرنەوە. دوجار تێست دەکرێن لە زمانی ئینگلیزیدا. لە ئۆکسفۆرد کە دیاری دەکات ئاستی خوێندکارەکان چۆنە لە زمانی ئینگلیزی. ئەگەر هەر خوێندکارێک بیتووە سەروتری هێنا ئەوە دەتوانێت بچێتە بەشی ئەکادیمیک و دەست بکات بە مەنهەج خوێندن. ئەگەر هەر خوێندکارێک لەو تێستا دەرنەچوو پێویستە دووبارە تێست بکرێتەوە تا ئەو کاتەی لە تێستەکە دەرەچێت. ناوم چاوان نەجمەدینە لە زانکۆی قەیوان ئەخوێنم. ئەم ساڵ ئەم زانکۆیم هەڵبژاردووە لەبەرەوەی چەند خاصێتێکی دیاریکراوی هەیە کە جیاکاتەوە لە زانکۆکانی تر. بۆ نمونە ئەم زانکۆیە لە زانکۆکانی تر کوالیتیکی باشتری هەیە خۆتەتوانین بڵین کوالیتیکی بەرزی هەیە لەبەرەوەی پەیوەندی هەیە بە زانکۆی UTM لە مالیزیە. لەبەرەوەی ئێمە هەر شتێک ئەەکەین لەم زانکۆیە بۆ نمونە ئەگزامەکانمان یاخۆت کویز یاخۆت ئەو شتانی کە ڕۆژانە مامۆستاکان پێمانەیەن هەمووی ڕڤیۆکرێت و یاخۆت سێرەکرێتەوە لەلایەن ستافی مالیزیاوە و بێ لەوەی کە ئێمە ئەکاونتمان هەیە و سایتی تایبەت بە خۆمان هەیە کە پێوترێ ئیلێرنین وەم ئەکاونتە ڕبتە بە UTM لە مالیزیاوە هەموو ڕۆژێک ئەم ئەکاونتانە چێکەکرێتەوە. من کە ناوم مستەفاچیە خوێندکارم لە زانکۆی قەیوان. من بۆیە ئەم زانکۆیم هەڵبژاردووە چونکە پێم وایە یەکێکە لە هەرە زانکۆ باشەکان. ئەم زانکۆی ئێمە هاوبەشە لەگەڵ زانکۆی UTM مالیزی کە لەسەر ئاستی جیهان پلەیەکی زۆر بەرزی هەیە بە تایبەتی لە بەشی ئەندازاریدا. My name is Muhammad Alif Ahmad. I'm Malaysian. من ناوم محمد أليف. من ماليزيمو لزانكۆی UTMەوە هاتووم. لەم کاتەدا من مامۆستام وانە دەڵێمەوە لە زانکۆی قەیوان. ئەم وەرزە یەکەم وەرزە بۆ زانکۆی قەیوان کە ئێمە وانەی تیانەوە. خوێندکار بۆ لەم زانکۆیە دەخوێنێت. بۆچی ئەم زانکۆی هەڵبژاردووە؟ لەبەر ئەوەی ئەم زانکۆیە UTM یەکێکە لە باشترین زانکۆکانی جیهان. ئەم زانکۆیە لەسەر ئاستی پلەدا لە پلەکانی جیهانە. بۆیە بۆ خوێندکار ئەم شوێنە شوێنێکی زۆر گونجاوە کە فێری زانست بن تێیدا. لەبەر ئەوەی کوالیتی زۆر بەرزە خۆم ماستەرم هێناوە لە زانکۆی UTM و خوێندکاری دکتۆرام ئێستاش. لێرە مامۆستام لە زانکۆی قەیوان. خوێندکار دەتوانێت زۆر شت فێر بێت. پرۆگرامە جیاوازەکان، پێشبڕکێی بیرکاری یاخۆ دیجیتال لۆجیک. هیوادارم خوێندکارەکان سودمەند بن لە زانکۆکەمان بەرهەمی باشیان هەبێ.
گروپی کۆمپانیەکانی قەیوان یەکەم کۆمپانیا بوو کە دەست پێشخەش بوو بۆ دروستکردنی زانکۆیەکی نێودەوڵەتی و ئەمانتوانی تەوان ئێمە لەگەڵ چەندین زانکۆی ترە لە جیهاندا پەیوەندیمان هەبێت و بتوانین لەگەڵ ئەوانە ڕێکەوتن نامەمان هەبێت بەڵام ئێمە زانکۆی تەکنەلۆجی مالیزیمان هەڵبژارد کە یەکێکە لەو زانکۆیانەی کە زۆر پێشکەوتووە لە جیهاندا و ڕانکێکی زۆر بەرزی هەیە لە جیهاندا لە بواری زانست و تەکنەلۆژیادا و هەوڵماندا کە سوود لەو ئەزموونە وەربگرین کە ئەو زانکۆیە هەیەی لە چەندین ساڵی پێشودا کە بواتە زانکۆیەکی ریسێرچ یونیڤرسیتی و چەندین تەلەبەی خوێندنی باڵای هەیە و دەرچووی خوێندنی باڵای هەیە و بە خۆشحاڵیەوە زۆربەی برادرانی ئێمەش کە لێرە لە کوردستان و لە عێراقدا بەشێوەیەکی گشتی دەرچووی ئەو زانکۆیان کە سەفەریان کردو بۆ وڵاتی مالیزیا و چەند ساڵێک لە غەریبایەتی بوون تا توانیوانە ئەو بڕوانامێ بەدەست بێنن بەڵام سپاس بۆخوا بە هەوڵ و ماندووبوونی دڵسۆزانی زانست چ لە گروپی کۆمپانیەکانی قەیوان و لە برادران لە وەزارەتی خوێندنی باڵاوە پشتگیریان کردین کە زانکۆیەکی نێودەوڵەتی دابمەزرێنین لێرە لە سلێمانی لە شاری سلێمانی لە عێراق لە هەرێمی کوردستان و بتوانێت هەموو ئەو ماف و ئەرکانەی کە لەسەر ئەو خوێندکارانەیە کە لە مالیزیان هەمان شت لێرە جێبەجێ بکەن بە هەمان ستاندەرد و کواڵیتی و هەمان بڕوانامە ببەخشێتە ئەو خوێندکارانە ئێمە بە پێی ستاندەردێکی جیهانی کار دەکەین لێرە بە پێی ستاندەردێکی جیهانی ئەو پرۆگرامانە پێشکەشەکە بە خوێندکارەکان و بڕوانەمەکانیان پێ ئەدرێت ئەوەش تەبعاً تەجربەیەکی تازەیە لێرە بەڵام تا ئەم دەقەیە لەخوا بەزیابێ ئێمە بەسەرکەوتویی توانیمانە جێبەجێ بکەین و لە داهاتووشە بە هەمان شێوە چونکە زانکۆکەمان لە بواری گەشەکردندایە وەکو بەڕێ سەرۆکی زانکۆش ئاماژەی پێکرد ئێمە چەند چوار بەشمان هەیە لێرە کە سەرەتا دەستمان پێکردووە لە داهاتووە لە مانگی نوێ بڵین لە ساڵی خوێندنی تازەدا چەندین بەشی ئەندازیاری تازەمان دەبێت و لەگەڵ ئەوەشە ئۆفەری پرۆگرامی خوێندنی باڵامان هەیە کە لە بوارەکان لە بڕوانامەی ماستەر و دکتۆرا ئەدا بە خوێندکارەکانی لە بوارە جیاجیاکاندا هەمان ئەو پرۆگرامانەی کە لە زانکۆی UTM مالیزی دانراوە لێرە ڕاستەوخۆ ئەتوانی بەشدار بیکایە و خوێندەکە و بەسەرکەوت تاوکەیت لێرە لە بینی کەسوکاری خۆت لە ناو شار و شارشکەی خۆمانە لە ناو کەسوکارەکانمانە چ لە ڕووی هاتوچۆ لە ڕووی ژیانەوە ئاسانتر ئەبێ بۆ کەسێکی ئێمەوەکۆی بە شێوەیەک سەفەر بکەین بۆ وڵاتانی دەرەوە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی UTM Franchise بە ئاستێکی بەرز بە کواڵیتیەکی ستاندەردی جیهانی بەردەوام دەبێت بۆ خزمەتکردنی زانست و تەکنەلۆجی.